نهێنی پاشگەزبوونەوەی سوودانی لە تێپەڕاندنی بودجە چییە؟ ئایا شیعەکان کارتی کورد دەکەنە بانگەشەی هەڵبژاردن؟ سوودانی ترسی هەیە بە ئاگری داواکاریەکانی کورد بسووتێت. لە کاتێکدا کە یاسای بودجە لەسەر مێزی پەرلەمان بوو، بەڵام نامەیەکی ئەحمەد فەدلاوی نوێنەری ئەنجومەنی وەزیرانی عێراق لە پەرلەمان دۆخەکەی بە تەواوی تێکدا. ئەو کات هەمووان چاوەڕوانی پەسەندکردن و ڕێککەوتنی یاسای بودجە بوون تا لەو ڕێگایەوە گرێکوێرەی نەوتی هەرێم بکرێتەوە و بەغدە و هەرێم ڕێک بکەون. بەڵام لە دووە ساتەکاندا نوێنەری سوودانی لە پەرلەمان لە نامەیەکی چاوەڕوان نەکراودا هەموو شتێکی ئاوەژوو کردەوە و حکوومەتی هەرێمیش سەری لەو پەیامە چاوەڕوان نەکراوە سوورماوە. نوێنەری سوودانی لە کرۆکی نامەکەیدا بە پاساوی ئەوەی کە هەمواری بودجە بەو جۆرە داهاتی گشتی کەم دەکاتەوە، پاشگەزبوونەوەی خۆی لە پشتگیری هەمواری بودجە جەربڕیوە. بەپێی بەڕگەی جیمی مادەی 12 یاسای بودجە، تێچووی بەرهەمهێنان و هەناردەی نەوتی هەرێم بۆ هەر بەرمیلێک لە 6 دۆلارەوە بۆ 16 دۆلار زیاد کرابوو. سەرۆک وەزیرانی عێراق و ئەنجومەنی وەزیران ساڵی ڕابردوو کردیانە ڕاستپاردە و پەسەندیان کرد و ڕەوانەی پەرلەمانیان کرد. ئەوەش دوای زنجیرەیە کۆبوونەوە لە نێوان لایەنی هەرێم و لایەنی عێراق بۆ ڕێککەوتن لەسەر دەستپێکردنەوەی هەناردەی نەوت. هەرچۆنێک بێت هەموارەکە ئامادەکرا و ڕەوانەی پەرلەمان کرا کە هەفتەی پێشوو بڕیار بوو دەنگی لەسەر بترێت. بەڵام پەرلەمانتارە شیعەکان کردیانە هەرا و نیسابی یاساییان شکاند. نوێنەرەکەی سوودانیش بە نامەیەک دۆسیەکەی وەک بۆمبێک سەقاندەوە کە پاشگەز بوونەتەوە لە هەمواری یاسای بودجە. هەرچی هەرێمی کوردستانی شەسەری سوورما و لە زاری وتەبێژی حکوومەتەوە ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند کە پاشگەزبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە هەمواری بودجە ڕەت دەکەینەوە. بەپێی لێکدانەوەکان هۆکاری پاشگەزبوونەوەی سوودانی لە هەمواری بودجە هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکەی عێراقە. هەڵبژاردنێک کە هێشتا نازانرێت کەی دەکرێت. بەڵام لە ئێستاوە هێزە شیعەکانی ناو چوەرچێوەی هەماهەنگی دەستیان کردووە بە ملشکاندنی یەکتر و سوودانیش ترسی هەیە کە بە ئاگری کوردەوە بسووتێت. بۆیە لە ترسی فشاری شەقام و لایەنە شیعە باڵا دەستە ڕکابەرەکانی لە هەمواری یاسای بودجە پاشگەز بۆتەوە. لە ناو شەقامی شیعیش گوتاری دژایەتی کورد بازاڕی زۆری بۆ پەیدا بووە. نێارەکانی سوودانی لە پێش هەمووشیانەوە نووری مالیکی لە ژێرەوە دنەی ئاگرەکە دەدات تا سوودانی وانیشان بدات کە لە پارە و داهاتی خەڵکی عێراق موچەی هەرێمی کوردستان دەدات. جیاواز لەوەش بەیان نامەکی حکوومەتی هەرێم بۆ هاوبەشی نەوتی ناوچە جێناکۆکەکان کە سوودانی گرێبەستی لەگەڵ کۆمپانیا بەریتانیەکان کرد پێدەچێت هۆکارێکی دیکە بوو بێت لە هەڵوێستەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق. هەرچۆنێک بێت چاوەڕوان دەکرێت هەرێم و بەغدە بەم دۆخەوە بچنە ناو قۆناغێکی نوێی ململانێ لە پرسی نەوت کە نازانرێت ئەو سەری تۆنێلەکە لە کوێوە سەر دەردەهێنێت.